ڕاگەیاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ڕووداوی دڵخەزێنی ڕێگای پاڵنگان. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 خەرمانان مینیبوسێک لە ڕێگای کامیاران بۆ پاڵنگان لە شوێنێک بە ناوی تفێن وەرگەڕا و بەداخەوە لەم کارەساتە دڵتەزێنەدا تا ئێستا 16 کەس گیانیان لەدەستداوە و 12 کەسیش بریندار بوو بەیان دانیشتووی ئاوایی پیرسەفان. دیارە کە ڕێگاوبانەکە کوردستان وەک زۆر شوێنی تری ئێران دەبنە قەتڵگای خەڵک. هەل لە دوومانگی یەکەمی ئەم ساڵدا زیاتر لە 2600 کەس لە ڕێگاوبانەکانی ئێراندا گیانیان لەدەستداوە و زیاتر لە 47,000 کەسیش بریندار بوون. ئەم ژمارە بەرچاوە لە قوربانی ئەویش تەنیا لە ڕێگاوبانەکاندا چارە هەڵنەگر نییە. لە زۆر شوێنی دنیا بە ستانداردکردنی ڕێگاوبانەکان و کەرەسەی هاتوچۆ و بردنەسەرەی زانستی هاتوچۆکردن ڕووداوەکانی ڕێگاوبان بە ڕادەیەکی بەرچاو کەم دەکرێتەوە. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی کە گیان و مافی ئینسانەکان بایەخی نییە، بێگومان دابینکردنی هەزینەی پێویست بۆ کەمکردنەوەی قوربانیدان لە ڕێگاوبانەکاندا بە تایبەت لە کوردستان لە ئەولەویەتی ئەم دەسەڵاتەدا نییە. هەر بۆیە تاوانباری سەرەکی لەم چەشنە ڕووداوانە کۆماری ئیسلامیە کە بەرامبەر بە گیان و ژیانی هاوڵاتیان خۆی بە بەرپرس نازانێ. ویستی عادڵانەی خەڵکەوەیە کە زیانەکانی ئەم ڕووداوە بە زووترین کات قەرەبوو بکرێتەوە و بە تایبەت ژیانی ئەو بنەماڵانەی کە ناناوەریان لەدەستداوە بە تەواوی دابین بکرێت. پێویستە بە خێرایی هەموو ئیمکاناتی پزیشکی بۆ دەرمانکردنی بریندارەکانی ئەم ڕووداوە بەکاربێت. ئێمە وێڕای دەربڕینی نیگەرانی خۆمان لە ئاست ئەم وەزعە لەبارەی ڕێگاوبانەکانی کوردستان لە بنەماڵە و کەسوکاری گیانبەختکردوانی ئەم ڕووداوە سەرخۆشی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. هیوادارین بریندارەکان هەرچی زووتر سڵامەتی خۆیان بەدەست بێننەوە. دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران ڕێکەوتی 11 خەرمانانی 1400 هەتاوی.